Em naxwazim xwîna piratî bêrijand ev me fesîh û net me danî ser masa wan ev dîtênê me wan re jî çêbû ئێمە خۆشحاڵی بەهاتنتان ئێمە وەکو دایکی وەکو ژن وەکو مێژوومان کورد بۆ بەکولی ژیانە بە کوردیانە ئامادەی گشت کاتێ بۆ هەچ کوردستان ڕۆخۆماڵکیدا بە دانیشتن بێ بەڵێ پێوان بێ بەجەنگ بێ هەر ئامادەی ئێمە چکەم حەزمان لە خاک وڵات خۆمان کرێ بیپارێزین دژوە دوشمن وەسیاینا طبعا دشمنیش تەرەفمانەکە هەر من و هەموو دایکەکان یەکی دوان نووسیان چیک زابووە چی هاوسەر تیا چووە برا سڵاو لە هەموو لایەک بەخێرهاتنی ئەو وەفدە بە ڕێزە ئەەکەین کە لە وڵاتانی لە چەند وڵاتی جیاوازەوە هاتوون و پەیامی ئاشتیان هێناوە پەیامی پێکەوە ژیانیان هێناوە وەکو ژنانی جیهان لەبەرەوە ئێمە وەکو ڕێکخراوەکەمان پێشوازیمان لێ کرد و خۆشحاڵ بینەوە دەست لە ناو دەست هەمومان پێکەوە لەگەڵ دایکانی لە چکسپی و ڕێکخراوەکەمان و ژنانی ئازادی خوازی جیهان ئەمانەوێ ئاشتی بەرقەرار بکەین چکە ئێمە ئاشتیمان ئەوێ ئاشتی خوازین و ئەمانەوێ لەسەر خاکی خۆمان بە ڕزگاری و ئازادی و ئاشتیانە و دیموکراتیانە وەکو هەموو مرۆڤێکی ئەو سەرزەویە مافمان هەبێ و ئازادیمان هەبێ و لە خاکی خۆمانە وەکو هەر کەسێکی تر بژین. ئێستا وەکو هەموو لایەک ئەزان کە دەوڵەتی تورکیا هێرشی داگیرکاری کردوتە سەر باشووری کوردستان و سەر بەشەکانی تری کوردستانیش ئێمە وەکو ژنان بەگشتی داوا ئەەکەین کە تێکۆشانی ئاشتی بەڕێوە ببین هەمومان وەکو ژنان ئێمە هەڵوێستی بەو جۆرەمان هەیە هەمیشە داوامان کردووە نە خاکی کەسمان داگیر کردووە نەهێرشمان کردوێتە سەرەوە ئەوەشی داگیرکاری بکاتە سەر خاکمان قبوڵی ناکەین و هەموو جۆرە تێکۆشانێک بە تایبەتی لە بواری ئاشتیا تێکۆشانی خۆمان بەردەوام ئەەکەین لەبەرەوە ئێمە داوا لە هەموو لایەک ئەەکەین لە وڵاتانی دەرەوە لە زلهێزان لە UN لە دەوڵەت عێراق لە هەموو ئەو دەوڵەتانەی دەور و پشت و لە باشووری کوردستان بە تایبەتی کە هەڵوێستی جدیان هەبێت و سنوورێک بۆ ئەو داگیرکاریانەی دەوڵەتی تورکیا دابنێن کە لە بەسەر باشووری کوردستان ئەیکاب ئەو داگیرکاریانەی کە لە باشووری کوردستان و ڕۆژئاوای کوردستان و لە باکووری کوردستان و لە هەر وڵاتێکی تریش کە هێرش و داگیرکاری کردو و ئەیکا بە بەردەوامی هەموو بە یەک عقلێت و یەک زەهنیەتەوە ئەیکات لەبەرەوە ئەمڕۆ وەکو هەموو لایەک ئەزانن لە دوو ڕۆژی ڕابردوو لە ئیزمیر لە بارگای هەدەپە هێرشکرایە سەر بارگای هەدەپە لەوێ خاتونێک بە ناوی هەواڵ دەنیس شەهید بوو کە ئێمە ئەو هێرشە تیرۆریستیە شەرمەزار ئەەکەین و ئەڵێن دەوڵەتی تورکیا ژنان بە ئامانج ئەگرێ لەبەر ئەوە ژنان هێزی تێکۆشانن پێشەنگی تێکۆشانن ژنان ئاشتی خوازن لەبەرەوە ئەوێ دەنگی ژنان کبکە ژنان تیرۆر بک بۆیە لە هەر شوێنێک دەستدرێژی بکات سەرەتا دەستدرێژی و کوشتار ئەکاتە سەر ژنان لەو دانیشتنە شاکە لەگەڵ گروپی ئاشتی کە لە وڵاتانی جیهانەوە هاتبوون و لەگەڵ دایکانی ئاشتیە گفتوگۆمان لەسەر ئەوە کرد کە ئێمە وەکو ژنان ئێش و ئازارەکانمان یەکە لەبەر ئەوە لەو پێناوەدا تێکۆشانی ئاشتیانە و مەدەنیانە بەردەوام ئەەکەینەوە ئەوانیش پشگیری خۆیان بۆ ئێمەی ژنانی کورد ڕاگەیاند کە پەیامی ئێمە کە ئەو داگیرکاریانەی لەسەر خاکی ئێمە ئەکرێت بیگەێنن بە جیهان و بیکەن بە ڕۆژەوی جیهان چکا بێدەنگیەکی زۆر هەیە ئێستا لە جیهانە سەبارەت بەو داگیرکاری و دەستدرێژانەی دەوڵەتی تورکیا کە ئەیکاتە سەر گەلی کورد و باشووری کوردستان بە تایبەتی سەر ژینگەی کوردستان بە تایبەتی ئەو دارستانانەی کە ئەیان بڕێتەوە ئەیان سووتێنێ و ئەو گوندانەی کە ڕایان ئەگوێزەوە دەستدرێژی ئەکا و بردومانی ئەکا ئەوانە هەموو گفتوگۆمان لەسەر کرد و ئەوانش پەیمانی ئەویان پێدان کە دەگمان بگەێن جیهان و بیکەن بە ڕۆژەف و دەستخۆشی بۆ هەمولایە. A very strong experience being here, meeting you for the first time and being aware that we are already connected on the same ideas and in the same struggle, knowing that the women's liberation has to be the foundation of all other liberations and that we really need
to have a women's revolution against all this destruction and violence and war. And that now in the current situation, together we are in the same struggle, the same fight to oppose and stop the Turkish aggression, the Turkish war against South Kurdistan and the occupation of Kurdistan by Turkey, and what all this would mean for women as women experience all this violation of human rights and women rights, for example, in Afrin or in Giresun, in Serikanye, in all the other places that have already been occupied by Turkey and where ethnic cleansing is taking place. And